کۆی گشتی ئەو کێشانەی کە لەم ساڵدا تۆمار کراون بریتە لە 2138 کێشە کە بەراورد بە ساڵی پار کە 1563 کێشە بووە کە کێشەکان تا ڕادەیەکی زۆر زیادیان کردووەوە. ئامارەکانەوە دەردەخەن کە ڕووداوەکان زیاد لە پێویست کێشەکان تۆمار کراون لە سنووری پارێزگای هەڵەبجە. لە ساڵی 2010 ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەم قەیرانانە تێپەڕێنێ و میلاکاتمان بۆ زیاد بکات، ئێمە پێویستمان بەکردنەوەی چەند بەشێکەیە، وەکوکردنەوەی بەشی پۆلیسی نەهێشتنی تاوان، کردنەوەی بەشی پۆلیسی نەوجەوانان، کردنەوەی بەشی پۆلیسی پاسەوانیەکان، کردنەوەی بنکەی پۆلیسی زانکۆ کە ڕۆژانە داواکاری لەسەر و لەلایەن سەرۆکی زانکۆ داوامان لێکێ ئەکرێ، وەکردنەوەی بەشی پۆلیسی گرتن و گواستنەوە. و ئەمانەی کە باسم کرد شتی زەرورین و پێویستە لە هەموو پارێزگایەکدا هەبن و ئینشەڵا داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی باشبوونی بارودۆخی ئابووری میلاک بۆ پارێزگای هەڵەبجە زیاد کات و ئەو بەشانە بکرێتەوە.